ئەو کاتتان باش ئێمە ئەوڕۆ نوێنەرانی 6 حیزبی کوردستانی ڕۆژهەڵات کۆبووینەوە لێرە بۆ خاتری ئەوەی کە کاردانەوەی خۆمان دیاری بکەین لەسەر دەنگوباسێک کە لە پارلمانی عێراق هەیە بە گوێرەی قسەی میدیاکان و ئەوەی ئێمە بیستومانە ژمارەیەک لە پارلمانتارانی عێراق بە تەمان پرۆژە یاسایەک پێشکەش بکەن کە تێیدا مەحدودیەت و تەنانەت هەڵچنینی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان بخەنە دەستوری کاری خۆیانەوە و وەکو پرۆژە یاسایەک پێشکەشی بکەن بە دژی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات. ئێمە بە پێویستمان زانی کە لە دەوری یەکتری کۆبینەوە و خۆشبەختانە کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی سەرکەوتوانە بوو. ئێمە هەمومان بەو نەتیجەیە گەیشتین کە ئەمە ڕاستە لەلایەکەوە دژی کوردستانی ڕۆژهەڵات دژی ئەو پارچەیەی کوردستانی ڕۆژهەڵاتە کە ئێمەمانان نوێنەرایەتی دەکەین و بەشێکە لە درێژەی نەیاریەکان و خراپەکاریەکانی کۆماری ئیسلامی ئێراندایە بە دژی ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات، بەڵام هەروەها پێشێلکردنی سەروەری عێراقە، پێشێلکردنی سەروەری هەرێمی کوردستانیشە. ئێمە ساڵەهایە لە عێراق دەژین، هەرگیز خراپەیەکمان نە لەگەڵ عێراق وەکو وڵات نەوەکو گەل خراپەیەکمان نەبووە، بۆیە ئەوە لە بەرژەوەندی وڵاتی عێراقیش نازانینە و دوژمنایەتیە. ئێمە دەمانەوێت سبەی ڕۆژ دراوسەیەکی باش و دۆست بین لەگەڵ وڵاتی عێراق. ئەمانە بە دەستکردی کۆماری ئیسلامی ئێران دەزانین، نەک بە هەڵقوڵاوی بەرژەوەندەکانی عێراق و هەرێمی کوردستان. و بۆیەش پێمان وایە کە هەموو حیزبەکانی ئەم کوردستانی هەرێمی کوردستانە لە باشوور و فراکسیۆنە کوردەکانی پارلمانی عێراق بە تایبەتی، بەڵام هەروەها فراکسیۆنەکانی تری پارلمانی عێراقیش ئێمە داوامان لیان ئەوەیە کە نەهێڵن ئەو پیلانەی ئێران لە عێراق جێبەجێ بێت و بوەستنەوە بە دژی خۆشمان بڕیارماندا هەیئەتێکی هاوبەش پێک بێن لە نوێنەرانی هەموو حیزبەکان لە ئاستێکی باڵادا و ئەم هەیئەتە ساغیش بووینەوە لەسەر ئەو هەنگاوانەی دەبێ هەڵی گرین بۆ کاریگەرترکردنی کاردانەوەکەمان، سەردانی کوێ دەکەین کوێ ناکەین، لەگەڵ چ لایەنێک پەیوەندی دەکەین. ئەو سیاسەت و هەنگاوانەشمان دیاری کرد، چاوەڕوانی پشتیوانی دەکەین لە هەموو ئەحزاب و لایەن و کۆمەلگەی مەدەنی لە باشووری کوردستان، لە هەموو ڕووناکبیران و سیاسیەکان کە هاوکارمان بن، پشتیوان بن لەوەدا. لە کوردی هەموو پارچەکانی دیکە داوا دەکەین پشتیوانمان بن، لە هەموو لایەنی پێشکەوتنخوازی عێراقیش کە نانەوێ وەها وڵاتەکان بکەوێتە ژێردەستی ئێران، لەوانیش داوامان ئەوەیە کە پشتگیرمان بن و بتوانین بە هەمومان ئەم پلانە پوچەڵکەینەوە. ئێستاژەوە نوێنەرانی حیزبەکان لێرن، میدیاکان ئازادن کە پرسیاریان لێ بکەن، جا چ لە من چ لەوان پێم خۆشە لە هەموو لایەک بپرسن و هەر لایە دەتوانێت ڕێی خۆشی بڵێ. ئێمە هێشتا پەیوەندیمان بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەکردووە بزانین بە ڕسمی قسەی خۆیان چییە، بەڵام تەوەقع و چاوەڕوانیمان ئەوەیە لە ئێمە بە حەماسێکی زۆرترەوە بە گەرموگوڕیەکی زۆرترەوە بوەستنەوە بەرامبەر بە ئەوە. بەڵام مەبەستی جەنابەت لە حیزبە ناکۆکەکان نازانم چێ نەخێر لێرە بوون، هەموو نوێنەرانیان لێرە بوون. ئەم قسانەی لێرە دەیبیستن قسەی هەر شەش لایەنەکەیە و هەر شەش لایەنەکە ڕازی بوون بەوەی کە ئەم هەیئەتە هاوبەشە پێک بێ و ڕازی بوون بەو هەنگاوانش کە هەیئەتەکە دەبێ هەڵی بگرێت. ئەوە هەیئەتی هاوبەش دیاری دەکا. ئێمە سەرخەتی ئەو هەنگاوانەی دەبێ هەڵگیرێ ئەوانەمان هەمووی دیاری کراوە و لەسەری کۆچین
لە ڕۆژانی داهاتووە بێگومان ئەو هەیئەتە دەست دەکا بە ئیشی خۆی. بە باوەڕیمەوە لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە وەک کاک عەبدوڵڵا فەرمووی لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە مەسەلەیە مەترەح کراوە و دەیانەوێت بیکەنە پرۆژە یاسایەک لە پەرلەمانی عێراقدا بۆیە وەکو لایەنێک یا وەکو چەند لایەنێک شتیوا مەترەح نەبوو. ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی ئەگەر ئەو بەنێو پرۆژە یاسایە پەسەندکرا بە نەزەری ئێمە ئەوە مەوزوعێکێترێت تەنها بە مەسلەی گوشارخستنسەر حیزبەکانی ڕۆژهەڵات تەواو نابێ. ئەوە فەرزکردنی ئێرادەی سیاسی جمهوری ئیسلامیە بەسەر گەلانی عێراق و نادیدەگرتنی سیستمی فدراڵی و سەروەری خاکی عێراق و خەڵکی عێراقە. بۆیە هەروەی کە ئەوڵای شارەی پێفەرموو ئێمە ڕووی قسەمان لە گەلانی عێراقا، لە پێکاتەکانی عێراقا، لە فراکسیۆنەکانی کووردە، لە فراکسیۆنەکانی سونەیە لە بەرامبەر ئەو سیاسەتە هەڵویست بگرن و ئەو کردەوە ناڕەوانە مەحکوم بکەن. بۆیە بە نەزەری ئێمە لەو حاڵەتەی کە جەناب ئیشارەی پێفەرمووی ئەگەر ئەو مەسەلە عەمەلی ببێ ئەوە احتیاجی بە ئێرادەیەکی گەورەتر و بەهێزتر هەیە لە بەرامبەر ئەو سیاسەتەی کە سیاسەتی دەستێوەردان و سیاسەتی نادیدەگرتنی سەروەری خەڵک و خاکی عێراق. ئەوەی کە ئەگرێتەوە بۆ مەسلەی دەستێوەردانی ئێران لە عێراقا و دیاریکردنی فەرماندەیەکی سپای پاسداران و یارمەتیکردنی بە حەشتی شعبی و میلیشیاتی وابەستە بە خۆی ئەوە مەسلەیە کە دەبێت پارلەمانی عێراق و پێکاتەکانی عێراق لە بەرامبەر ئەو سیاسەتە کە سیاسەتێکە لە مێژە ئێمە هەستمان بەو مەترسیانەی کردووەوە دەبێت لە بەرامبەر ئەوە هەڵویست بگرن. ئەوەی چی کە ئەگەرێتەوە بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵات ئێمە لە سەرخاکی خۆمانین و لە نێو خەڵکی خۆمانین. ئەگەر لە هەر حاڵەتێکە لەگەڵ گوشارێکی لەو چەشنە ڕوبەڕووبینەوەوانە دیفاع لە نەفس مافێکی ڕەوای ئێمەیە لە هەموو حاڵەتێک.